وتم بلبل جماه يلا من يشتم بو مدينة وتم بلبل جماه يلا من يشتم بو مدينة بخواد اليهودينا محمد الآمينة بخواد اليهودينا محمد الآمينة سلامي إخوان أسر روحي كنور دين ودنيايا بفيزي أو شبي تاريخ دلي عاشق خوينايا هاي دلي عاشق خوينايا غلامي خوي أبرجيني تسر باغاتي سيني من ببوني أحمد مختارا بسم الله الرحمن الرحيم حمد و سپاس و ستایشی فراوان و بێپایان بۆ خۆی گەورە و درود و میهرەبانی بۆ سەرجانی پاکی پێغەمبەری ئیسلام حەزرەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم و بۆ سەر یار و یاوەران و شوێنکەوتوانی بەگشتی تا ڕۆژی دوایی. لە پاشان دیارە کە لە کوردستانی خۆمان طریقەتی قادری زۆر باو بووە. ئەتوانین بڵین لە سەردەمێکدا هیچ مامۆستایەکی ئاینی نەبووە کە زانستە ئیسلامیەکانی خوێندووە لە پاڵیا طریقەتی وەرنەگرت بێ. میلەتی کورد عاشق بووە بە طریقەتەکان. طریقەتیش کە ئەڵێن طریقەتی قادری یاخود نەقشبەندی ئەمانە فرقەیەک نین لە فرقەکان هەتا لە بابی عەقیدە با بڵێن کۆمەڵە شت بدرێتە پاڵیان. طریقەت شتێکی سلوکیە پەیوەندی بە هەڵسوکەوتی ئینسانی موسڵمانەوە هەیە بۆ تەصفیەکردنی نەفس. خەڵکی کوردستان عاشق بوون بەم طریقەتە هەتاکو سەردەمی مەولانا خالید ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کاتێک کە لە سلێمانیەوە ئەچێ بۆ سەفەری حەج لەوێ شێخ عەبدوڵای دەهلەوی ئەبینێ کە شێخی و مرشدی هەرە گەورەی طریقەتی نەقشبەندی بووە کە لە شاهی نەقشبەندەوە دەست بەدەست هاتووە هەتاکو گەشتۆتە ئەم کەسە کە شێخ عەبدوڵای دەهلەویە. مەولانا خالید ڕەحمەتی خوای لێبێ لە خزمەتی شێخ عەبدوڵای دەهلەوی لە مەککەوە ئەچێتە وڵاتی هیندستان لە خانەقا و تەکیەی ئەم شێخە ئەمێنێتەوە هەتاکو هەموو دەستوراتی طریقەتی نەقشبەندی وەرئەگرێ ئەویش خلافەتنامەی ئەداتێ وەکو جەنشینێکی خۆی دێتەوە بۆ کوردستان لە ڕێی ئێرانەوە دێتەوە شاری سلێمانی و سەرەتا لە مزگەوتی شێخ بابە عەلی تەدریس ئەکا و دەست ئەکا بە با بڵێن بەیعەتدانی طریقەتی نەقشبەندی هەتاکو مزگەوتی خانەقای مەولانا خالید لە ساڵی 1870 کە با بڵێن ئەمیری بابانیەکان لەو سەردەمەدا ئەم خانەقایە بۆ مەولانا خالید دروست ئەکا و لێرەوە طریقەتی نەقشبەندی بڵاوە ئەکا بە کوردستانی خۆمان. نفسو تنگی غمه نما توم جهانا وتم بلبل جماه يلا من يشتم بو مدينة وتم بلبل جماه يلا من يشتم بو مدينة بخواد اليهودينا محمد الآمينة بخواد اليهودينا محمد الآمينة بفرياد مقرناي دیارە زانای ئاینی وەکو خوێندکارێک زانستەکان وەرئەگرێ زانستە شەرعەکان لە لای خۆی کۆ ئەکاتەوە بەڵام ئێمە معلومە هەموو زانستێکی ئاینی ناحیی نەزەری هەیە و ناحیی عەمەلی هەیە. ئێمە ئیشی زاناکان ئەوەیە
ئەم زانستانە کە ئەخوێندن بە نەزەری وەری ئەگرن پاشان بە عەمەلی ئەبێ یەکەم خۆیان قودوە بن چونکە ئیشی پێغەمبەرانیش هەر ئەوە بووە کە خۆیان قودوون کە ئەم زانستە نەزەریە ئەکرێ ئێمە لە واقعدا ڕەنگ باتەوە ئەمە ئیشی زانای ئاینیە بەڵام وەکو ئەویش وەکو مرۆڤێکی ئیماندار پێویستی بەوەیە کە زیاتر لەخوا نزیک بێتەوە سلوک و ناحی نەفسی ناحی دەرونی زیاتر دامەزرێنێ بۆیە طریقەتەکە تەواوکەری شریعەتەکە بووە ئەم بە عیلمەکەی بە نەزەری وەرگتووە بە عەمەلی جێبەجێ کردووە بۆ ئەوەی خەڵکیش ئەم قودوەی خەڵکە پێشوای خەڵکە خەڵکیش چاو لەم بکەن پاشان بۆ ئەوە کە زیاتر تەئسیرێ هەبێ لە ناحیە ڕوحی و ئیمانیەکە طریقەتیان وەرگتووە بۆ ئەوە کە نەفسی خۆیانی زیاتر پێ دامەزرێنن وتم بلبل جماه يلا من يشتم بمدينة بخواد يا وديناك محمد الآمينة بخواد يا حتما ئەوەندەی کە من لێ ئەزانم مەولانا خالید وەکو هەر زانایەکی تر سەرەتا بە قۆناغەکانی فەقێتیدا تێپەڕیوە دیارە سەرەتا لە ناوچەی قەرەداغەوە چکە خۆی ولادەتی ئەو ناوچەیە لەوێ و مامۆستاکانی سەردەمی خۆی ئەگەر ئێستا من ناوی مامۆستاکانی شم لە سەرزار نەبێ زانستە شەرعەکانی وەرگتووە پاشان گەڕاوە بە ناوچەکانی تردا لە هەر شوێنێک جاران وا بووە لە هەر شوێنێک مامۆستایەک دەرسێک لە دەرسەکانی بووتایە کۆمەڵێک فەقیر لەم لاولاوە ئەچوونە خزمەتی ئەو مامۆستایە بۆ وەرگرتنی ئەو دەرسە ئەو زانستیان تەواو ئەکرد ئەچوونە لای مامۆستایەکی تر بۆ خوێندنی زانستێکی تر بەم شێوەیە مەولانا خالیدیش هاتۆتە سلێمانی و لێرەش زانستی وەرگتووە و لە ناوچەکەی خۆی لە قەرەداغ و ناوچەکانی تری کوردستان پاشان ئاخر شت لە سلێمانی مستەقر بووە مەرج نییە هەموو خەڵک ئامادە بێ با بڵێن فکرەیەکی تازە یان شێوازێکی تازە قوبوڵ بکات بۆیە هەموو تەنانەت ڕیسالەی پێغەمبەرانیش هەروە بووە کە هاتوون بە ئاسانی قوبوڵ نەکراوە هەتاکو خەڵک با بڵێن باوەڕی پێهێنا و متمانەی تەواوی داوەتێ طریقەتی نەقشبەندیش کە هاتووەتە کوردستان و تەمان لە سەرەتادا شتێکی نامۆ بووە خەڵک ئاشنا بووە بە طریقەتی قادرێکە زیاتر لەبەرەوە ئەتوانم بڵێم هەروە بە ئاسانی قوبوڵ نەکراوە مەولانا خالید توانیوێتی توانای خۆی لە طریقەتەکە ئیسپات بکە یعنی خەڵکی جەزب بکە بۆ لای خۆی و بۆ لای طریقەتەکەی طبعا ئەمەش جوهدێکی شخصی زۆری ویستووە یعنی بەڕاستی ئەتوانین بڵین ئەرکەکە لەسەر خودی جەنابی مەولانا خالید بووە هەتاکو خەڵک لە کوردستانە طریقەتی نەقشبەندی وەرگرێ و ببێ بە دووەم طریقەت لە هەرێمەکە یەکەم پیاوێکی زۆر پڕعیلم بووە یعنی شارەزایەکی تەواوی لە زانستەکانە هەبووە دووهەم ئیخلاسێکی تەواوی لە طریقەتەکەدا هەبووە کەسێکی زۆر یعنی دڵسۆز بووە بە کارەکەی خۆی پاشان کەسێکی زۆر متەواضع بووە یعنی خەڵک کۆمەڵێک کەراماتیان لێ بینیوە بەڵام ئەو زۆر بە پچووک خۆی پیشاندناوە نەفسی خۆی شکاندووە هەتا لە وەڵامی پرسیارێکە کە نەفس جاری وا هەیە حەز ئەکا وا دەریخا کە من شارەزام من شت ئەزانم نەفس پاڵی پێوەنێ مووقفێکی ئاوای بەسەر هاتووە جوابی پرسیارێک یعنی جوابەکەی داوەتەوە بە بێوی تەوجیهی ئەم بکرێ کە بیری لە خۆی کردوێت و مرشید شێخەکەی پێوتووە تۆ ئێستاش نەفست تێدایە هەستاوە چووە ئاودەست و سەر ئاوەکانی خانەقا و مزگەوتەکەی بەدەستی خۆی شتۆ بۆی نەفسی خۆی پێ بشکێنێ یعنی من هێشتا هەوا و نەفسم تێدایە کە حەزم کردووە دەرکەوم کە من وەڵامی ئەم پرسیارەم لایە یعنی بەو شێوەیە تەسەڕوفیان کردووە یەکێک یعنی لە خاصیەتەکانی ئەم پیاوە کە ئەوەیە زۆر متەواضع لە سزنی نەفس و چنگی غەمەگەیە نەما تۆم جێگەهانایە وتم بلبل جماهرة من
لإيران طريقة نقشبندي هر زۆر کە لە مەولانا خالیدەوە چۆتە لای شێخانی بیارە و ئەوانیش خەڵکی ئێران کوردستانی ئێران خەڵکێکی زۆر تەمەسوشیان بەو طریقەتە هەیە خەڵکی تورکیا ئیتر لە تورک و لە کوردەکان خەڵکێکی زۆر هەیە کە عاشق بەو طریقەت هەیە بە بەڵگەی ئەوە کە مەرقەدی شێخی سیراجەدینی دووەمیش لە لای ئەوانە لە سووریاش خەڵکێک هەیە تەمەسوکی ئەو طریقەتی هەیە پاشان لە وڵاتی هندستانیش چونکە سەرچاوەکەی کە مەولانا خەلید خۆی لێو هێناوتی هندستانیش مسلمانانی هندستان ئەهلی تەسەوفیان ناسراون بەوەی کە طریقەتی قادریش و طریقەتی نەقشبەندیش شارەزاهن ئەیناسن ئامانج و منهەجێکی بۆ خۆی داناوە یعنی ئامانجی خۆی ئەزانێت چییە بەرنامەی کارکردنی بۆ خۆی داناوە ئەزانێت چییە مەولانا خالید ئامانجێکی تری هەبووە ینی جگە لە پۆست و دەسەڵات و ناحیەی دنیایەکی ئەو ئامانجی گەیاندنی ئەو پەیامە بووە کە ئەمانەتێک بووە لە گەردنی وەریگرتووە لە شێخ عەبدوڵای دەهلەوی بڕیاری داوە ینی خۆی ساخ کردوێتەوە کە تەمەنی خۆی هەمووی لەو پێناوەدا دابنێ بۆیە هیچ ئامانجێکی بەوە نەبووە کە پۆست و دەسەڵات و ئەم شتانی بێ لەسەر پەیامەکە و بەرنامەکەی خۆی ڕۆشتوە بۆیە ئەو شتانی نەویستووە یعنی چۆن ئەڵێ ئامانجی خۆی دەستنیشان کردووە و لەسەر ئەو ڕێگایش ڕۆشتووە بەم لاولا لای نەداوە ئەتوانین بڵێن هەتا ڕادەیەکی زۆر تاشی کوردی زیاتر دیندار کردووە زیاتر مەسەرەن خۆپارێز کردووە ینی ئەو کەسانی کە ئاشنای ئەم شێخی طریقەتانە بوون کە طریقەتی نەقشبەندیان لە مەولاناوە وەرگرتووە بە شێوەیەکی وا پەروەردە کراون کە لە ژیانی هەڵسوکەوتی ڕۆژانەیاندا دیندارەکان ڕنگ باتەوە ینی بەڵێ تەسیریشی زۆریان هەبووە چونکە ئەشەیە کەسێک فکرێک وەرگێ بەڵام پەروەردەکارێکی نەبێ هەتا بتوانێت سلوکی ئەم کەسە لە ژیانی ڕۆژانەیدا تەنزیم کا ڕێک خات ئەمان توانیویانە تەسیریان هەبوو لەسەر خەڵکە نەخوێنەوارەکە کە چۆن شەرع ڕەو بێ کە چۆن پیادەی ئەرکە ئاینەکانی خۆی بکات چۆن حرام نەخوا چۆن ماڵی خەڵک نەخوا چۆن تعدا لە خەڵک نەکا مەبەستەکە وازەحە یعنی جێبەجێکردنی شریعەت وەکەوەی کە خوا پێی خۆشە وەکەوەی شریعەتی ئیسلام داوای کردووە و هەموو کەس دێتە مزگەوت نوێژ ئەکا بەس مەرج نییە لە دەرەوەی مزگەوت شەرع ڕەو بێ لە هەڵسوکەوتیان ڕنگ باتەوە ئەم پیاوانە توانیویانە خەڵکی وا لێ بکەن هەڵسوکەوتیان بە پێی شەرعەکە بەسەر شاری دڵا کێشام بێ فەرح باڵی بەسەر شاری دڵا کێشام مبارەک بێ سەراسەر غەرقی ئەنوارە کە جەژنی زاهای تاهایە کە جەژنی یادی تاهایە ئەگەر چی خۆی لە ڕووم نایە سرم باوێ مەدەرگانات ئەگەر چی خۆی لە ڕووم نایە سرم باوێ مەدەرگانات دڵم خۆشە کە سەودای عیشقی باڵاتم لەسەردایە های عشقی باڵاتم لەسەردایە زۆر ئاشکرایە کە لە طریقەتی نەقشبەندیە زیاتر ئەم شێخانەی بیارە خوا دەرەجیان عالیکە خزمەتێکی باشیان کردووە وەک جەنابەت ئاماژەت پێکرد خەڵکی ئەو سەردەمە هەژار بووە فەقەیەک ینی بەرجێکی شایستەی نەبووە کە بیپۆشێ بە حاڵ نانیشان دەستکەوتەوە کە بیخۆن چونکە فەقێ لە سەرەتای ژیانیەوە خۆی تەرخان کردووە بۆ خوێندن توانای ئەوەی نەبووە بچێت خەریکی کار و کەسابەت بێ وەکو خەڵکی تر خۆی بژێنێت چونکە هیچ شیانی پێکرا ئەم شێخانە خانەقاکانیان کردوتە یەکەم وەرگرتنی فەقیان و دابینکردنی نان و پۆشاک و ژیانیان بۆ مسۆگەر کردوون هەتا بتوانن خوێندنەکانیان تەواوکەن بچنە ئاستێکی سەرکەوتوو لە خوێندنی زانستە شەرعەکانە هەم خەڵکێکی تری بێ دەرەتان و غەریبە و ئەوانە کە ئەم خانەقایانە بووە بەلانەیەک بۆیان باوەڕتان بێ لە سەردەمی تازەدا بە دەیەها و بە سەتەها گەنج لە شاری سلێمانیەوە کە بەرە و هەندەران ئەچوون
لە خانەقاکەی شێخ عوسمان سیراجەدینی دووەم خوا دەرەجەی عالیکە شێخ عوسمانی بیارە کە لە ئەستەموڵ خانەقاکەی هەبوو شەوانە بەدەیەها گەنجی سلێمانی کە بەعزێکی هەر پابەندی ئاینیشی نەبووە ڕێبوارێکە بەرەو هاندەران ئەڕوا لە خانەقاکە لای داوە شێخ بە دەستی خۆی بە فەرمانی خۆی خزمەتی ئەو گەنجانەی ئەکرد ئەوت غەریبەن هاتوون ئەو ڕێگایان گرتوۆتە بەر دوعای خێریشی بۆ ئەکردن و بە هەفتە و بە مانگ و بە دوو مانگ لەو خانەقا ئەمانەوە نان و خەوتنیان لەسەر حسابی خانەقا بوو لەسەر حسابی شێخ بوو هەتا کارەکان بۆ مەیسەر ئەبوو با بڵێن سەفەرەکان بۆ ڕێک ئەکەوتبوو بەرەو هەندەران ئەچوون ئەمە خەڵکێک لەم سەردەمەی خۆمانە شایەتی ئەمە ئەدا جا چ جای لەو زمانەی کە خەڵک زیاتر فەقیر حاڵ بووە خەڵکی بێدەرەتان و داما و زۆر بووە لە ئێرانەوە خەڵک هاتووە لە ملاوە خەڵک هاتووە لە تورکیاوە لە شوێنی ترەوە هاتوون لە شوێنی ژیان و حەوانەوە و نان و ئاویان خانەقاکان بووە لە ئێستادا مزگەوتی خانەقا الحەمدوللیلا دائەنرێ بە یەکێک لە مزگەوتە هەرە پاک و تەمیزەکانی شاری سلێمانی یعنی یەکێک لە خاصیەتی مزگەوتی خانەقا کە بە تایبەتی کە لە فەسڵی زستانە خەڵکێکی زۆر ڕائەکێشێ ئەوەیە کە دایمە توانیومانە لە ناحیەی خەدەمی خزمە گوزارەکان بۆ خەڵکی بۆ هاوڵاتیان لە دەرەجەیە کابین بە ئیمکانێتێکی زۆر کەمیش دووهەم تایبەتمەندیەکی تری مزگەوتی خانەقا لە مانگی ڕەمەزاندایە کە ئەتوانین بڵێن بەدەر لە هەموو مزگەوتەکانی کوردستان کە ختمی قورآن لە نوێژی تراویحدا هەموو ساڵێک ئەنجام بدرێ یعنی 30 جوزئی قورآن وەکو حەرەمی مەککە و مەدینە لە هەر سی شەوەکەی تراویحدا هەموو شوێک جوزئێکی قورآن لە ناو نوێژی تراویحدا بخوێندرێ ئەتوانم بڵێم تاکە مزگەوتە لە ئاسی نەک سلێمانی لە ئاسی کوردستانە چونکە خەڵکی ئەمە زۆر تحملی ئەو نوێژە دوور و درێژە ناکەن خانەقا کۆمەڵێکی زۆر ساڵانە بەشداریان هەیە و ناسراوە کە لە شەوی 27 دوعای ختمی قورآن زۆر بە تێر و تەسەلی ئەخوێندرێ و قەڵەباڵغێکی باشی ئەبێت حتمما مزگەوتی خانەقا بە حکمی ئەوە کە لە ناو جەرگەی شارایە سنتەری شارە لە ناو بازار و قەڵەباڵغێکی زۆرە بەڕاستی ینی لە ناحی خزمەت گوزاری خەڵکێکی زۆر مستەفیدە لەم مزگەوتە شوێنی حەوانەوەی خەڵکە بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە پاشان لە بۆنەی پرسە و ئەم شتانە دایمە مزگەوتی خانەقا بە دابینکردنی کارەبا و هەموو شتێک لە خزمەتی هاوڵاتیانە تسر باغاتي سيني من ببوني أحمد مختارة دل سر ما استو شيدايا آي دل سر ما استو شيدايا وتم بلبل جماهرة منيش دمو مدينة وتم بلبل جماهرة منيش دمو مدينة بخواد بسر شاري دلاك يا شام فرح بالي بسر شاري دلاك يا شام مبارك سراسر غرقي انوارا كججني زهاي طايا كججني يا دي طايا